ئەمڕۆ بۆ هەشتمین ڕۆژە ڕۆژنامەنووس ئارام بەختیار لەلایەن دادوەری لێکۆڵینەوە لە زیندان هێڵدراوەتەوە سەرڕای ئەوەی کە بە یاسا ڕێکخراوە کە ڕۆژنامەنووس نابێ زیندانی بکرێت لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان بڕیارێکیە ڕۆژنامەنووس نابێت تەوقیفیش بکرێت وەسەر ڕای ئەوەی چەند جارێک لە ڕێگەی پارێزەرەکان و داوای ئازادکردنیمان کردووە ئێمەش وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ دادوەرا قسەمان کردووە بەداخۆ تاوەکو ئێستا دادوەر ئامادە نییە بە کەفالەت ئازادی بکە بۆی ئەمڕۆ بڕیارماندا و گربوونەوەی ئەنجام دێن بۆی بە هەموو لایەکی ڕابگەێنین کە ئەمە پێشێلکاریی ڕزەقی یاسایە لە هەرێمی کوردستانە. گربوونەوەی ئەمڕۆ ڕۆژنامەنووسان ئامانجەکەی ڕوون و دیاریکراوە بوو پێمان وایە ڕۆژنامەنووس ستەمی لێکراوە چکە بە گوێرەی یاسا و ڕێنمایەکان بە تایبەتیەوەی پەیوەندیدار بە یاسای کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێت. ئەم ڕۆژنامەنووسە 8 ڕۆژ لە زیندانایە کە نەکەیسەکەی ئەوە گەورەیە و نە هیچ مەترسیەکەیە کە ئەم ڕۆژنامەنووسە دووبارە نەگەڕێتەوە بەردەم دادگا بۆیە لەم سۆنگەی ئێمەم گربوونەوەیمان کرد بە تایبەتیش پێمان وایە کە ستەمێک بەرامبەر بەم ڕۆژنامەنووسە گەنجا ئەکرێت. ئەم کەیسی ئارام بەختیار سەر لە نوێ ئەو ڕاستی دووپات کردەوە کە یاسا لە هەرێمی کوردستان بە خەڵکی فەقیر و پێپشت و پەنا ئاوێرێ بە خەڵکی دەستڕۆشت و خەڵکی دەسەڵاتدار ناوێرێ. ڕۆژنامەنووس جگە لە قەڵەمەکەی نووسینەکەی کامێراکەی چیتری هەیە. ئەو ڕاستیە کە ئارام بەختیار ئاشکرای کردو ئەوەیە کە کەیسێکی دادگا هەبووە بڕیاری لەسەر دراوە کە بڕیاری لەسەر دراوەتە کاریگەری نەبووە لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە.